لە جی هەوڵی تاپۆکردنی علوەی نوێی سلێمانی لەسەر وەبەرهێنێک کاسبکارانی علوەکە خۆپشاندانیان ئەنجامدا و بۆ ماوەی چەند کاتژمێرێک ڕێگای هاتوچۆکردنی علوەکەیان داخست و هەڕەشەی سووتاندنی شوێنی کارەکەیان دەکەن. کاسبکارانی علوەی نوێی سلێمانی دەڵێن شوێنی کارکردنیان لاخەوانی پرۆژەکە کڕیوەتەوە و ڕازی نابن حکوومەت شوێنی کارەکەیان لەسەر خاوەنی پرۆژەکە تاپۆ بکات. ئەگەری لە سا هەشتای تێپەڕانوە کە بۆت خاوەن کۆمپانیاکە تا بە بێ منەت لەسەر کورسیەک داینشۆ لە کەناڵەکانە ئاڵێ من بێ منەتم بەڵێ حەقی خۆمە بەچی حەقی خۆیەتی ئەگەر حکوومەتی نەخەڵەتانەوە و بەرپرسانی ئەم شاری نەخەڵەتانەوە وەرە بۆ حکوومەتی ڕوون کاتەوە ئەڵێ من 14 ملیۆن دۆلارم سەرف کردووە 27 ملیۆن دۆلاری سپادەی لە ئێمە کردو لەم علوەیە 14 ملیۆن دۆلار بەخۆی ئەڵێ 14 ملیۆن ئەم علوەی ئێمە ئیسیسمار نییە مساتەحەیە مساتەحە بۆی نێ تاپۆ بکرێ بە فێڵ کردوێتی کەمی کردوتەوە 52 دۆنم ئەم علوەی ئێمە لەسەر 52 دۆنم دروست کراوە شمولی ئەوە ناکات ئیسیسمار بێ ئەم کردوێتی بە ئیسیسمار بەواسە بە فێڵ بێت لەبەری سەری تاپۆکە تاپەکانمانە سووتێنی چۆن زەرن ناکە ئێمە هەمووی بە خوێنی خۆمان کڕیومانە هەموو مەعیشەت و ژیانمان بەس ئەوەیە ئەو دوکانەمان کڕیوە من دوکانێکی بچووکم لێ کڕیوە 6 دەفتەرم پێیاوە دوکانەکە دیوار و سەقفێکە بای 50 6 دەفتەرم پێیاوە 6 دەفتەر تا ئێساش قەرزی 2010 ئەوەیە ئێستا لەسەر ئەو تاپۆ کڕیە جارێکتر لێی بکردمەوە بە 6 دەفتەری تر چۆن زەرەر نیە ئەمە خەڵک زەرەر ناکات لەمەیە ئامادە نین بۆی تاپۆ بکرێت 2000 عایلە بۆ تەنیا نەفەرێک بخینچێنرێ ئایا ئەمە چ کەسێک ئەمە قبوڵەکات چی ویژدانێک کاسبکارانی علوەی نوێی سلێمانی زانیویانە کە خاوەنی پرۆژەکە لە سەدا هەشتای کارەکانی تاپۆکردنی علوەکەی لەسەر خۆی تەواو کردووە. هاوکات ئەندامێکی ئەنجومەنی پارێزگای سلێمانیش دەڵێت نابێت زەوی مساتەحە لەسەر وەبەرهێنەران تاپۆ بکرێت و ئەوە دژی یاسایە. هاوکات ئاماژە بۆش دەکات ئەنجومەنی پارێزگای سلێمانی لە کێشەی کاسبکارانی علوەکە ئاگادارە و بڕیاری داوە کە ڕێگری بکرێت علوەی سلێمانی لەسەر خاوەنی پرۆژەی جێبەجێکار تاپۆ بکرێت. ئێمە وەکو ئەندامی ئەنجومەنی پارێزگای سلێمانی هەمووەکو لیژنەی پلان و پرۆژەکان هەمووەکو لیژنەی کشت و کاڵ بە هەموو شێوەیەک دژی ئەم کارەوە سینۆ چکو ئەمە کارێکە پەیوەندی بە تاک بە تاکی هاوڵاتیانەوەیە هەم پەیوەندی بە چینی جوتیارەوە هەم پەیوەندی بە کاسبکاران و دوجار پەیوەندی بە هاوڵاتیانیشەوە هەیە ئێمە دژی ئەم کارەوە ساینەتەوە و ڕەتمان کردەوە لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی دەنگمان لەسەر داوە کە ئەم کارە ڕەت کرێتەوە و بە نووسراوێک پێشنیارمان کردووە بۆ ئەنجومەنی وەزیران ئەم کارەی پەشیمان بێتەوە. علوەی نوێی سلێمانی دەکەوێتە ڕۆژهەڵاتی شارەکەەوە و ڕوبەرەکەی 52 دۆنم زەویە کە لە 184 شوێنکاری گەورە و 50 دوکانی بچووک پێکاتووە. سنتەرێکی گرنگی کۆکردنەوە و ساختکردنەوەی بەرهەمی میوەجات و کشت و کاڵی شارەکەیە. بەوتەی کاسبکارەکان پرۆژەکە لەسەر زەوی مساتەحە بنیاد نراوە تەنها بۆ ماوەی 20 ساڵ دراوە بە خاوەنی پرۆژەکە و پاشان دەبێتەوە بە موڵکی حکوومەت بەپێی یاساش نابێت کڕین و فرۆشتنی پێوە بکرێت و لەسەر کەس تاپۆ بکرێت. ئەگەر تاپۆش بکرێت دەبێتە موڵکی کەسی و ئەوە کاسبکارەکان زیانمەند دەبن. ئیحسان سابر کەناڵی ئاسمانی پەیام سلێمانی.